باسی فستیڤاڵی مولانان بۆ کردن وتمەم ڕۆ دووهەم ڕۆژێتی بێگومان لە سەعات 6 ئێوارەوە دەست پێ کاتاوەکو 12 شەو. ئەم فستیڤاڵە گرنگیەکی زۆری گەشتیاری و ئابووریشی هەیە، بۆیە ئەمێ بگەڕێمەوە سەرم هەواڵەکە لە سەرەتای هەواڵەکانەوە باسمان کرد. میوانمان لەگەڵە لە شوێنی فستیڤاڵەکەەوە هەوار کەماڵ بەڕێوەبەری پەیوەندیەکان لە فامیلی مۆڵ هەوار خان سڵاوت لێبێ بە خێراتی. سەرەتا هەندێک زانیاریمان پێ بە دەربارەی ڕۆژی ڕابردوو کە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بوو، پێشوازی هاوڵاتیان چۆن بوو، سەردانیکەرانایە هاتن بەدەم فستیڤاڵەکەەوە یان ناوەکو چاوەڕێتانە کرد قەرەباڵغ بوو؟ بەڵێ سەرەتا سڵاوتان لێبێ. دوێنێ یەکەم ڕۆژی فستیڤاڵی مەولانە بوو. خۆشبەختانە ئەتوانین بڵین پێشوازێکی زۆر گەرم و گوڕی لێکرا. ئێمە تەسەورمان ئەکرد یەکەم ڕۆژ نزیکی 4,000-5,000 کەس سەردانیمان بکە، بەڵام خۆشبەختانە بەپێی ئەو ئامارانەی کەلامانە زیاتر لە 7,000 کەس لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە سەردانیان کردوین و میوانمان بوون. باشە هەوارخان چەند کۆشک لە ئێستاە بۆ ئەم سێم فستیڤاڵە بەشداریان کردووە؟ ئەگەر هەڵە نەبم فستیڤاڵی پێشوو 80 کۆشک بوو، ئەم فستیڤاڵە زیادی کردووە ژمارەیە؟ بەڵێ لەم ساڵدا زیاتر لە 100 کۆشک بەشداریان کردووە. باشە واتە هەموو کۆشکەکان وەکو داتان نابۆکو پێشتر پێشبینیتان کردبوو هەمویان بەکرێ دراون؟ بەڵێ. چەند هەوارخان چەند کۆمپانیا چەند براند و خاوەنکار بەشداریان کردووە لە فستیڤاڵەکە؟ بەڵێ زیاتر لە 80 کۆمپانیا بەشدارن. باشە نزیکی 20 بۆ 25 کۆشکیشمان هەیە کە خاوەن کاری بچووکن، کاری دەستی، ینی بزنسەکانیان بە ئاستێکی بچووکترە لە چاو کۆمپانیاکان، بەڵام بە گشتی زیاد لە 100 براند و شوێنی جیاوازن. باشە بەراوردێکیشمان بۆ بکە لەگەڵ فستیڤاڵی پێشووتر هەوارخان پێکهاتەی بەشدار بووان ئەو کەسانە کە ئەو براندانە ئەو کۆمپانیانە کە بەشداریان کردووە چ جیاوازیەکێ لەگەڵ فستیڤاڵی پێشوو؟ بۆ نمونە پێشتر لە بوارێکی تایبەت تا ژمارەیان زیاتر بووە، ئەم جاریان لە ڕۆ گۆڕانکاری بەسەرا هاتووە؟ بەڵێ ئەو براندانەی کە یعنی ئەم ساڵ بکەم خۆشە یەکەم جار ینی ئاماژە بەوە بم جیاوازی ئەم ساڵ لە چاو ساڵی 2024 و 25 جیاوازێکی بەرچاوی پێوە ئەبینرێ. یەکەم شت ئەم ساڵ دەستپێکی فستیڤاڵەکەمان بە میوانداریکردنی کۆمەڵانێک کەسی ناسراوی شاری سلێمانی بوون کە خزمەتێکی جوانیان بە شارەکە کردووە، حەزمان کرد میوانداریان بکەین و سوپاسیان بکەین لە پای ئەو خزمەتی کە هەیەیان بووە. وەکو کۆشکەکان هەموو ساڵێک بابەتی جیاواز و جۆرا و جۆرمان هەبووە. ئەم ساڵیش بەش خواردن و کافێ بڵین بەشێکی سەرەکی فستیڤاڵەکە بووە، بەڵام لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک بزنسی جیاواز بەشداریان کردووە کە لە ساڵی پێشووە نەمان بووە. باشە لەوانە کاری دەستی و ئەو کارسازانەشی کە ئەم ساڵ بەشدارن جیاوازیان هەیە. باشە شێوازی بەکرێدانی کۆشکەکان چۆنە هەوارخان؟ هەموو خاوەنکار و هەموو خاوەن پیشەیەک پێشەوەی دەست پێ بکات فستیڤاڵەکە ئەیتوانی کە داوای بکات و بەکرێ بگرێن یان چوارچێوەیەکی تایبەتتان هەیە؟ بۆ نمونە ئەولەویەتان داوە بە براندێکی تایبەت یان بە چینێکی تایبەت؟ ئێمە هیچ جیاوازیەکمان نەکردووە لە یەکەم ڕۆژی کە حملەی ئەلانیمان دەست پێ کرد بۆ فستیڤاڵەکە. دەرگای فستیڤاڵی مەولانە کراوە بۆ هەر کەسێک لە هەر ئاستێک و هەر جیاوازیەک کە هەیە بوو بێ دەرگامان کراوە بۆی و کێشەمان نەبوو لەوەی کە شوێنەکەی بکرێ بدرێ. تاوان ویستومانە جیاوازی کۆنسپتی ئەو بزنسانەی کە بەشداریەکەن بیپارێزین، کۆمەڵشتی جیاواز بێت و هەموو شتەکان دووبارە نەبن هەموو ساڵێک، بەڵام جیاوازێکی باشی تا هەبوو وەکوتم دەرگامان کراوە بۆ هەر کەسێک کە ویست بێتی بەشدار بوو بێت بە شەرتێک شوێن نابێت. ئەزانین کە براندەکان فستیڤاڵەکانە قۆزنەوە بۆەوەی کە سەرنجی زیاتری خەڵک ڕابکێشن، هەرچەند ناسراویشن بەڵام هەر بەشداریەکەن، داشکاندنەکەن، خەڵک بەلای خۆیان ناهێنن. بەڵام لەم فستیڤاڵە هەتاوەکو چەند ئەو کەسانە بەشداریان کردووە کە لە دەرەوە خاوەنی دوکان نین، خاوەنی شوێن نین، لە ماڵەوە کاریان کردووە یان بە ئۆنلاین کاریان کردووە، ویستویانە لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە بۆ یەکەم جار بەرهەم بخەنە ڕوو خۆیان بناسێنن. کەسی وامان هەیە لەم فستیڤاڵە؟ بەڵێ ئێمە وەگوتم بەبێ جیاوازی دەرگامان کراوە بۆ هەموو کەسێک. خەڵکمان هەیە کە وەک بەڕێزت وتت
بە ئۆنلاین کاری هەیە و ئێستا هاتۆ لێرە بەشدارە خەڵک هەیە ئیشی دەستی هەیە کە تەنها لە فستیڤالەکانە بەشدارە بێت لێرە ناساندنێک بۆ خۆی کات و ئەم بابەتەمان هەیە هەشتا کۆمپانیامان ئەبێت و شوێنی گەورەکە وەک بەڕێزت ئەڵێ لە هەموو شوێنەکان بەشداری ئەەکەن بەڵام بە نزیکی 20 بۆ 25 کەسمان هەیە کە بزنسی زۆر بچووکن و ناسراویش نین بەڵام هاتون لێرە ناساندن بۆ خۆیان بکەن هیچ ئامارێک بەدەستەوەی لەوەی کە لە فستیڤاڵی پێشوو قەبارەی فرۆشتن چەند بووە چەند فرۆشراوایان زۆرترین بەرهەم کە خواستی لەسەر بوو بێت چی بووە؟ ڕاستی داتای فرۆشتنەکان ئەگۆڕێت لە بزنسێک بۆ بزنسێک هەم بەپێی نرخی ئەو بابەتانی کە هەیەە بەڵام ئێستا بە نمونە دوێنێ بەپێی ئەو فیدباکی کە وەرمانگرتەوە لەگەڵ چەند شوێنێکە ینی ئەتوانم بڵێم لە 500,000 دەستی پێ کردووە هەتا بزنس هەبوو گەیشتوتە 4 ملیۆن و نیو ینی لەو فرۆشەی کە هەیەن بووە بەوەگوتم بەپێی کۆنسپتی بزنسەکان دووبارە ئەو ئەگۆڕێت باشە لەم وڵامی ئێوەیان منەوەم دەستکەوت کە ئێوە فیدباک وەرەگرن لەوانە کە بەشداریان کردووە نمونەمان هەبووە لە فستیڤالەکەی پێشوو کە توانی بێتی لە ڕێگەی فستیڤالەکەەوە بەرهەمەکەی بناسێنێت و ئیتر ئەو باوەڕ بەخۆبوونەی یا دروست بوو بێت کە لە دەریشەوە شوێنێک دوکانێک بخۆی بکاتەوە بەڵێ ئێمە تەنانەت ساڵی پاریش کە فستیڤالەکەمان ئەنجامدا لە دوای ئەوە سەرڤەیەکەکەین بۆ لەگەڵ هەموو ئەو خاوەنکارانی کە بەشداریان کردووە هەم سەرنج و تێبینیەکانیان گلە یەک یاخود پێشنیارێک ئەگەر هەیەن بێ بۆی بۆ ساڵی داهاتوو بە باشتر بیکەین پار تقریبا 3 شوێنمان هەبوو کە خەڵات و دەستخۆشی تایبەتیان بۆ هێناین بەوەی کە ئیسفادەیەکی زۆر زۆریان کردبوو لە فستیڤالەکە لە ڕووی ناساندنی براندەکەیان بە خەڵکی و دووبارەش بەشدار بوونەوە کە ئەوەش جێی خۆشحاڵی ئێمە و هەدەفی ئێمە باشە تێبینیتان کردووە کە تا چەند خانمان توانیویانە سوود لەم فستیڤالە ببینن بۆ نمونە بتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن ژمارەی خانمان ئەوەندە هەیە کە بەرچاو بێت بەڵێ ینی ئێمە هەموو کات وتومانە خانمان لە زۆر بوارە پێشەنگن و بەردەوامیش تەرکیزمان لەسەر ئەوە بووە کە هەر خانمێک سەرەتای کارکردنی بێ یاخود کارێکی باشیشی هەبێ بیەوێ دەرکەوێت ئێمە دەستی بگرین و خۆشبەختانەش ئەم ساڵ کۆمەڵە خانمی زۆر زۆری تایە وەگوتم کە هەم ئیشی ئۆنلاینیان هەبوو بێ یاخود تەنها لە ماڵەوە کاری خۆیان بکەن هاتوونەتە ئێرە و دەرگایان بۆ کراوەتەوە و زۆریشن ژمارەیان زۆر زۆر سپاس هەوار کەماڵ بەڕێوەبەری پەیوەندیەکان لە فامیلی مۆڵ سپاس کە لەگەڵ مابوون سپاس بۆ زانیاریەکانتان زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش